ئەزانی یەکێ لە موشکیلەکانەوەیە ئێمە قوربانی ئەو بارودۆخە جوگرافیین کە تایەین بەداخەوە دەبایە ئەم بارودۆخە جوگرافیە بایەتە هۆی بەیەکەوە بوونمان بایەتەوەی کامان بەیەکەوە دژمنای لە سەنگەری یەکا بووینایە بۆ دژمنایەتیکردنی یا بۆ بەرەنگاریکردن لەو دژمنانەی کە لە هەر چوار پارتی کوردستانە بەردەوام هێرشەکەنە سەر ئێمە لەبری ئەوە بەداخەوە ئەوەی کە جێی نیگەرانیە ئەو ناوچەبەندیە ئەو زوڵمی جوگرافیایە بۆتە هۆی پارتە بوونمان من پێم وایە هیچ مبڕیر و بیانویەک نییە هیچ بیان و پاساوێک نییە بۆی هێزێک لەگەڵ دوژمنە دەستێک هەڵکا بۆی براکەی خۆی بکوژێ بۆ باوەڕم وایە ئەوەی کە ئەم ناوچەی هەرێمی کوردستانەوە ئەوەی کە بۆ پەکەکە لێرێ ئەمە قسەی بەتاڵن چونکە هێزی کوردی لەم چوار پارتیای کوردستان ئەگەر هێزێکی ڕۆژاوا بێت لە ڕۆژڵات شەڕ لە پێناوی کووردا بکە هی باکوور بێت لە باشوور شەڕ لە پێناوی کووردا بکە هی باشوور بێت لە هەر پارتیەک لە پارتیەکانی تر شەڕ لە پێناوی کووردا بکە وەک چۆن هێزی پێشمەرگە لێرەوە ڕۆی بۆ کۆبانی بەناو باکوورا ڕۆی و ئەو هەموو خەڵکە پێشوازیان لێکرد لە هەر کوێ داکۆچی بکات داکۆچیە دەبایە پارتی لەبریەوەی کە ئەو خەبەرەی کە هەیە کە لە 15 نیسان بەدواوە تورکیا هێرشەکات و ئەوانە و پارتی ژارمەتیەدا دەبایە لەبری ئەوە پارتی لە سەنگەری پەکەکەیە بۆ دەرکردنی فاشیزمی تورک لەو ناوچانی کە ئێستا فاشیزمی تایە من بۆ خۆم قەناعەتم وایە ئێمە دەبێ نێڵین ئەمە ڕووبدا دەبێ نێڵین دەبێ خەڵکی ڕۆشنبیر خەڵکی ئازادی خواز تێکۆشەران خەڵکی نیشتیمانی لە حتا ئەو هێزانی ناو پارتیان لە ناو یەکێتیان ئەو خوێنەوارانەی کە لەوی هێزانیان ئەمانە دەبێ ببنە بەربەست بۆی ئەمە ڕوونەدا چونکە کە ڕوویدا خراپە هەر سیناریۆیەکدا بنرێ هەر چیەک بکرێ کە ڕوویدا کە خەڵک کوژدا کە گەنجی کورد کوژدا ئەوە شتێکی زۆر خراپە تۆ دەبێت ڕێ لە خوێن ڕێژی بگری ڕێ لە بەربوونی خوێن بگری ئەگەر توانیمان ئەمە بکەین تا لە ئێستاەوە تا 15 چوار زۆر کاتمان لە بەردەسایە ئێمە زۆر ئەزمموی ناشرینمانەیە کە هێزەکانی ئێمە پێشمەرگەی ئێمە لە باوشی دژمنا بۆ شەڕی پێشمەرگەیتی کردووە و زەرری زۆرمان کردووە لەو هەموو ڕابردۆی کە هەمانە بە درێژایی مێژوو ئێمە کورد وەکو کە و خزمەتی بە دژمنەکانی کردو خزمەتی بە خۆی نەکردەوە مێژووی ئێمە پڕە لەم ناجۆریە بۆیە ئەگەر بتوانین لە مەودای ئەم ماوەی کە لە بەردەممانایە نەیەڵین ئەمە ڕووبدامە کارێکی زۆر باشە من هیوادارم ئێوە میدیاش بەگشتی بە تایبەتی و میدیایی کە ئێستا کە کەجەکە ئەوەی بڵاو کردوێتەوە کە زۆر بە وردی پلانەکان باسەکەوانە میدیا بێت کار لەسەرەوە بکات چۆن ئەمە هەڵوەشێتەوە ئەگەر ئەمە هەڵوەشایە ئەگەر پارتی گەشتە و قەناعەتەی نابێت لەگەڵ تورکیا بێت دەبێت لەگەڵ پەککە بێت دەبێت لەگەڵ یەکێتی بێت دەبێت لەگەڵ لایەنەکانی کوردی بێت دەبێت لەگەڵ ڕۆژاوا بێ کە پێشتریش هەڵبەت تەجروبەی وامان هەیە ئەمە سەرکەوتنێکی گەورەیە بەڵام ئەگەر پلانەکان ئەوەی کە تورکیاوە دێبێ ئەمە شکستێکی گەورەیە بۆ هەمومان شکستە بۆ هەموو لایەنە سیاسیەکان و بۆ هەموو کوردیش من ئێستا ژەیڵێمەوە ناردنی هێز بۆ شوێنانە ڕەنگە بتانی بە شێوەیە گوالێکی بیتەوە کە بە قازان بە سوود کۆتای پێبێنی بۆ هەر ئەو هێز و چەک و جۆڵە ئەتوانی دۆخێک دروستکەی بۆ دژی دژمنەکەت بەکاربێنی دژی ئەرتەشی تورکی دژی سوپای تورکی بەکاربێنی بەڵام ئەگەر نا بۆ گیان کورد بەکاربێ کە مەترسێکی زۆر گەورەیە کورد پەکەکە بێ هەر پەکەکە نەبێ هەر کەسێ بێ چونکە تۆ کە هێزت بردە شوێنێ بۆ شار خەڵک زەرمەند دەبێ ناوچەکە زەرمەند خەڵکی سیڤیلیش هەر گەریلا نا هەر پێشەڕبان نا هەر پێشمەرگە نا خەڵکی سیڤیلیش زەرمەند دەبێ بۆیە بربەست دروستکردن بۆ ئەمە زۆر گرنگە چۆن نێڵی ئەمە ببێ ئەمە موهیمە بم بە نەزەری من هێزە بەی تاوێ بیبە بەڵام بۆ شەڕ مەیبە بۆ شەڕی خۆت مەیبە بۆ شەڕی خەڵکی تێی بیبە بۆ شەڕی تورکەی بیبە هەر ئێستا من تەمەن ناکەم ئەو هێزەی براوە تاوێ بەکەکە بڵێن کاکە ئەو بچە کوتۆڵە فەرموو تۆ شەڕی دێکی تورکی پێ بکە من بۆ خۆم قەناعەتم وایە ئێمە ئەتوانین ئەم دۆخەوا لێ بکەین هەڵجەڕینەوە بە چیەکرێ بە عەقڵەکرێ کاتێک ئەم هێزە سیاسیانە ئێمە عەقڵیان بەکارهێنا ئەتوانین دۆخێک وەرجێڕن کاکە خۆ ناکرێ ئێمە هەر بە درێژای مێژوو بە قسەی دژمن بکەین بە درێژای مێژوو بە قسەی دژمن بکەین یعنی خۆمان هیچ نین یعنی بەدار شەقی دژمن بە پێوەین بۆیە باوەڕی من
ئەو علااقاتەی کە هەیە لە بینی بە ئاشکرایە بەنێنی هەر جۆرێک لە پەیوەندی دیبلۆماسیوانە کە هەیە لە بینی پارتی و پەکەکەیە کە هەیە لە شوێنی ترەوە من تەمەناکەم کە جەکە و ئەو هەواڵانەی لە قەندیل و خەڵکی تریش لە ڕێگەی جیاجیاوە ئەو علااقەتە بەکاربێنن لە باشووری کوردستان خەڵکی زۆرەیە کە ڕەنگە پارتی گوێی لێ بگرێ بە قسەی بکە مەسەن خەڵکی زۆرەیە لە هەولێر نمونەی مەحموود عوسمانەیە نمونەی خەڵکی ترەیە ئەکرێ بەکاری بێنی ئەکرێت داوای لێ بکەی دەرگایەک بدۆزێت و منفەزێک بدۆزێتەوە حتا ئەکرێ مەسەن لە ناو سەرکردایەتی پارتیە ڕەنگە تێگەیشتن بۆ مەسەلەی شەڕی پەکەکە لە نێتی بارزانانی لەگەڵ مەسعود بەردانی ڕەنگە جیاوازی هەبێ بۆیە تۆ توانی سوود لە مینانە بینینەی شەڕ ببێ گرنگ بۆ ئێمە ئەوەیە کە شەڕ نەبێت چونکە کە شەڕ بوو بواری قسەکردن نامێنێتەوە بواری حیوار نامێنێتەوە بۆی باوڕی من بۆ من کێشەنیە هێزەبات کە من حەز ناکەم بیبە من هەموو وێزانەی کابرێنە هەر شوێنێک ئەگەر بە ئامانجی پاراستنی و شوێنەش بێ نابێ بیبە کە بردی بۆوێ دەبێ من نێڵم ئەم هێزە بۆ من بەکار بۆ گیانی من بەکار بێ بۆ گیانی گەریلا بەکار بێ ئەم هێزە لانی کەم بۆ بەکار بێت کە کورد یەک خات کورد بکاتە چەکی گەورە و چۆڵی زۆر بۆ بەمە ناوچەیە کە گەریلای لێیە بۆیە بە باوڕی من ئەوەی کە زۆر گرنگە ئێمە نێڵین ئەم چەکانە لولەی تفەنکان ئاراستەی یەکتر کرێ کاتێک ڕێگری کرا لەوەی کە لولەی تفەنگ ئاراستەی یەکتری کرێ کە من بڕاکەم ئەم بانگەوازیەی کە جەکە بەس گەڕانەوەی چیرۆکەکە نییە ئەسڵی مەوزوعەکە ئەوەیە کە ئەم بانگەوازی کەجەکە بۆ ڕێگریکردنە لەوەی کەشتێ ڕوودا من تەمەناکەم پارتیش بەیاننامەیەک دەرکا بڵێ کاکە ئێمە نامانەوێ شەڕی کەجەکە بکەین و نامانەوێ شەڕی گەریلا بکەین و ئێمە دژی ئەم شەڕین و بۆ تورکیا و بۆ ئێران و بۆ سووریا و بۆ کەسی شەڕ ناکەین ئەوەی ئەزمموی هەبێ ئەوەی ئاگاداری مێژوو بێ لانی کەم لەنەوە تویەکەوە ئێمە زیانی زۆر گەورەمان بەرکەوتۆ کە ئێستا ماڵی ئێمە ماڵێکی زۆر شێواوە جاری وایە گفتوگۆ لە بینی پارتی و یەکێتیە پارتی و پەکەکەیە یەکێتی پەکەیە نامێنێ هیچ نامێنێ دوژمنەکانمان دێن لە کەرکووک و لە ئەزمر خەڵکە تێکۆچەکەی بە شەی دەکەن دوژمنەکانمان مۆدێرنترین چەکی دنیا بەکارێنن دژی ئێمە دوژمنەکانمان هێزێکی گەورەی زەبەلاحی نێونەتەوەی کە ناتۆیە لە پشتەوەیەتی ئێمە کێمان لە پشتەوەیە چیاکانیش زۆرجار دۆستمان نین هەر خۆشمان زۆرجار دۆستی خۆمانین بەرژەوەندیمان هیچ هێزێکی ئەم سەرزەمینە نییە بەرژەوەندی لەگەڵ بەرژەوەندی کووردا بێ ئەوە خۆمان دەبێت بەرژەوەندی خۆمان پارێزین خۆمان دەبێت بەیەکەوە بین بۆیە باوڕی من گرنگترین شت ئەوەیە کە ئێمە لەم بارودۆخەیە بەیەکەوە بین و نەیەڵین شەڕ ڕوو بدا چونکە کە شەڕ ڕوویدا پەکەکە بەتەنیا شەید نادا پەکەکە بەتەنیا گەلیلەکانی شەید نابن بە گەلی کورد خەڵکی سیڤیل شەید دەدا جیاوازی دوورکەوتنەوە دروستە بێتەوە پارتی دیموکراتی کوردستان قوربانیەدا خەڵکی تر قوربانیەدا بارودۆخی کۆمەڵایەتی تێکەچێ بارودۆخی سیاسی تێکەچێ بۆی باوڕی من هەر شەڕێکی بچووکیش لە خزمەتی دوژمنایە یەک گەنج بکوژێ یەک گەنج لەم سەرزەمینی کوردستانە دوژمن قازانجەکە دژمن بەو معنایی کە نایە لەگەڵماناگینا ئێستا زۆر گرنگە من تەمەناکەم تورک و دەوڵەتی تورک بێنە ئاستێکە تێبگەن وەکو چۆن جنوبی ئەفریقا کاتی خۆی گەشتنە ئاستە تێگەیشتن دەبێ حیوار هەبێ دەبێ گفتوگۆ بێ دەبێ ئاشتیە بێ ماندێلایەن بەردا من تەمەناکەم تورکیش بگاتەوە ئاستەکە قەناعەتی وا بێت دەرگای زیندانەکان بکاتەوە کە ئاپۆ بەر بدا چونکە تەمەنای من ئەوەیە تورک بگەنە واستە لێ باشە ئەگەر من بۆ تورک تەمەنایمە بکەم کە بگەنە واسە ئێمە ئازاد بکەن یان ئاپۆ ئازاد بکەن و حیوار دروست بێ ئەی بۆ کورد چۆن تەمەنا ناکەم من تەمەناکەم ئەم شەو بارزانی لەگەڵ جەمیل بایک و قەرەیاڵن وانە دابنیشێ تەمەناکەم سبەی ئێوارە بەیەکەوە نان بخۆن تەمەناکەم لە تەلەڤیزیۆن وانیشاندرێن کە هیچ هێزێک ناتوانێت لەیەکیان کاتەوە ئەمە بۆ بەرزانی بۆ تاڵەبانی بۆ لایەنە سیاسەکانی تر بۆ پەکەکە بۆ هەمووی ئەم تەمەنایەمەیە تەمەنامە کرد لە گەرمەی پەلاماردانی عیفرینە باڵی کە دوژمنەکان پەلاماریاندا و ئەو چەتانە پەلاماریاندا تەمەنامە کرد یەکێتی و پارتی و پەکەکە و هەمویان بەرگریان بکردایە ئەمە خەونە جا من کە خەونەوە بێ کورد و عەرەب لە سووریا ڕێبکەون بۆی کێشە نەمێنێ خەونەوە بێ کورد و عەرەب لە عێراق ڕێبکەون بۆی کێشە نەمێنێ کورد و فارس لە ئێران ڕێبکەون بۆی کێشە نەمێنێ ئێمە لە ئازادی و ئاسۆی ئازادی نزیک بینەوە چۆن تەمەنا ناکەم یا کورد و تورک کێشیان نەمێنێ و ئاشتی بەرقرار بێ چۆن تەمەنا ناکەم کورد بەیەکەوە بن نادەبێت دەبێت شەڕی ئێمە لە پێناوی وای بێ کە کورد و کورد بەیەکەوە